سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی زاری کرمانجی لە تونێلی بەنی هەریرم ئەو تونێلە بە درێژترین تونێل لەسەر ئاستی هەرێمی کوردستان دائەندرێت بەڵام ماوەی چەند ساڵێکە ئەم پرۆژەی وەستاوە ئێستاش وەرزی هاوینە خەڵکێکی زۆر لە هەریر و باسرمە و گوندەکانی دەوروبەر بە مەبەستی مەلەکردن لەم تونێلە لەبەرەوەی لەنێ ئەم تونێلە ئاوێکی زۆر دەرەبێ بۆیە ئەم ئاوە لێرە کۆبێتەوە و خەڵکەکەش لێرە هەم مەلە دەکات و هەمیش کۆ فێنک دەکاتەوە لەگەڵمان بن بۆ ئەوەی دیمەنی ئەم تونێلەتان بۆ بازینەوە کە خەڵک لەم هاوینە بزانین چۆن مەلە دەکات و خۆی فێنک دەکات. بەنی هەریر لە ساڵی 2013 دەستکرا بە لێدان و کوونکردنی بەڵام بەهۆی ئەو قەیرانە داراییەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرت کارکردن لەم تونێلە وەستا. ساڵانش هاوڵاتیانی ئەم ناوچەیە لێرە برنج و ماش قونجی ئەو بابەتانە لەبەر ئەو ئاوە زۆرە دەکەن بەڵام ئەم ساڵ بە پێی و بە دووادارچوونەی من کردومە ئەم ساڵ هیچ بەروبوومێکی برنج لە خوار ئەم تونێلە نەکراوە. هاوڵاتیان داوا دەکەن کە تونێلی بەنی هەریر زوو تەواو بکرێت بۆ ئەوەی کاراسانیەکی زۆر بۆ شوفێران دروست دەبێت لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەم تونێلە تەواو بێت هاوڵاتی ناچار نابێت یاخود شوفێر ناچار نابێت پێچەکانی سپیلک و خەلیفان و نێوگەلی عەلی ببڕێت بۆیە ڕاستەوخۆ ئەم تونێلە دەبڕێت دەچای کۆڕک دەچێتە دەرەوە ئینجا بەرەو سۆران و ڕوان دەچێت.